ئەگۆرانیا مەخصوص بۆ باڵەخۆشەکەی ڕووناچی پێشکەشە بە کاکە ڕێبینی گردەسۆری، کاکە ڕەوانی ڕێبین گردەسۆری، کاکە هەستیار سیان، هەوار هۆڵەندی، سرودی کامەران مەعرەز و کاکە مەجید سیان. پێشکەشە یەڵا هەیەوەڵ بەناوی خودا کە کارسازی کارانە، هەی خاوەن عەرز و ئاسمان و هەور و هەڵا و بارانە، هەی خاوەنی مانگ و خۆرە ئەسێرە و هەسارانە، دەبەخشێ ڕزق و ڕۆزی هەرچی بوونە وەرانە، ژیان جەنگەڵستانە مرۆڤتیای سەرگەردانە، هەر یەکە و بە نەوعێکە دەگەڕێ بە دوای نانە، یەکی ڕوت و ڕۆژهاڵە یەکی خاوەن سامانە، یەک مامۆستای مەکتەبە دەبێت جێوەرزوانە، هەیە ڕۆشتا ئێوارە پاڵدەنی عارەبانە. هەی بێمە سەرباسی خۆشم وەکو یەکێ لەوانە، هەمووتان باشەم ناسن ئەمنم فەرمان بێنانە، بەڕاستی ئەم ماوەیە دڵم زۆر نیگەرانە، من وەکو هونەرمەندێ لە مانگی ڕەمەزانە، وعدمدا دوورکەومەوە لە دانیشتنی شەوانە. هەی ئەگەر دروم کردایە نەمەدڕیە و شعرانە، هەی بەڵام هەندێ جار قەدەر کە دێ بەسەر ئینسانە، ڕێگەی بەرمان دەگۆڕێ پیاو دەخاتە تەنگانە، ئێوە تەنها دەزانن لێم بدەن تیروتانە، لە پێشڕە ئاگەدار نین لەو وەزع و گوزەرانە، مەجبورم ململانێ بکەم لەگەڵ ژیانە. هەی بۆیە کە گەڕامەوە بۆ ئەم جێگە و مەکانە، چاوی هەمووان ماز دەکەم خزم و دۆست و بێگانە، ڕێبینی گردەسۆری باڵی خۆش لە خۆشوانە، باڵە خۆشەکەی ڕووناکی سەرتۆپی باڵەکانە. هەی گەر جێگەکەی نازانی گوێگرە بۆم ناو نیشانە، لای جەریدەی خەباتۆ لە 40 مەتریە بزانە، لای مارکێتی فالیایە و نزیکی شوقەکانە، لای مارکێتی فالیایە و نزیکی شوقەکانە. هەی بەس بە گۆشەی چاوانت جەرگم پارە پارەکە، هەی شێت و شەیدای جوانیتم چاجوان دەردم چارەکە، هەی دەم بە خەندەوە بدوێ بە برۆیانی شارەکە، بادام نیشین دوو بە دوو پەی دوو بە دوو دوو بە دوو دوو بە دوو تەکبیرێ لەم کارەکە، دەولە بۆ خوازوێنی دەبێم لەسەر قەولی پارەکە، خەڵ کاکاکن ڕازی بێ ئەتۆی لە من مارەکە، لە پێناوت دەجەنگم شەڕ دەکەم دەجەنگم، ئەی شۆخە نازدارەکە بەدڵگویا خۆشم دەبێی عەشقی تۆ موبارەکە، لێر عاشقان دەکوژدێن زۆر سەختە ڕۆژگارەکە. هەی ڕەوای مامە ڕێبینم باتێک نەچێ کارەکە، بۆ هەستیار سیانە گۆڕاوە ڕۆژگارەکە، بۆ کاک هەوار هۆڵەندی بۆ کوڕە ناودارەکە، بۆ کوڕە ناودارەکە. هەی لە عاشق و دڵداریدا میراتگری لاسیمە، هەی دەبێ خۆم بناسێنم بەو کەسەی نەیناسیمە، هەیە من فەرمان بێلانم لە هونەردا عاسیمە، بێلانم لەو دنیایەی لە هەموو کەس عاسیمە، لە سایەی دۆستەکانم لەو پڕی کەساسیمە، هەتا ئەو ڕۆژەی دەمرم لەسەر یەک دیاسیمە، لە نێو دەریای هونەردا دەڕۆم وەک غەواسیمە، ناڵەن سمای سەردەشتیم یان فەقەی نەڵاسیمە، لە زانایی و دانایی کوانێ وەک هەیاسیمە، وەکو موسای کۆبانێ عاشقی قەنداسیمە، یان وەک شعای کەربەلا هەردەم بە
پێخواسیمە هەیان وەک شیعەی کەربەلای هەردەم بە پێخواسیمە کوا وەک مەلا عومەری خەریکی خواناسیمە سرودی کامەران مەعرەز سرودی کامەران مەعرەز لەسەر یەک قیاسیمە بۆ کاک مەجلیسیانە چاوەڕێی سوپاسیمە هەی کوانێ وەک مامە ڕێبین کوانێ دیبلۆماسیمە هەی ڕێبینی گردە سۆری دەڵی باش نەیناسیمە لە خزمەت جەنابندام دێڵێم لەو مەراسیمە هەر بە خەیاڵی عەشقی تۆ چەند دەمات و مەلولم هەی دڵتەنگ و پەریێشانم دایم سەرمە سوفولم هەی بەبێ تۆ ئارام ناکرێت ئای لە دڵی عەجوولم ئاگام لە خۆم نەماوە 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 هێندەی بە تۆ مەشغوولم شایدای دوو چاوی باز و زوڵف و پەرچە میلولم هەی دەڕێی جوانی دەیبەخشم چیم هەبێ پارە و پولم هەی لەبەر دڵە ناسکەکەت دایم لە تەنازولم هەر منتیق جوانم تەسویرکە لانا دەم لە وسولم هەی بە قوربانی ڕێبین بێ سەروەت و پارە و پولم بۆ ڕەوای کوڕیەڵێم دۆستی کەسی ماقولم دۆستی کەسی ماقولم هەی دەکماڵە بابم جوانێ لە هێیە و لە شێخانێ ماڵە گولەکەت وێلام بێ وەکاو لە خەلیفانێ نردوومە لە تارانێ پارچەی بێنن بە جوانێ پارچەی هەرینی گوڵدار نەخشی چین و تایوانێ خەیاتێکیش بیدروێ یەکەم بێ لە جیهانێ لێدەم مامۆستا زانیار تاسمەینێ پەنجەی پیانێ ڕێبینی گردە سۆری ڕێبینی گردە سۆری زۆر مەردەخوا دەزانێ جار و بارە چم بۆ لای لە دوورەوە دەڕوانێ بە شاگردەکان دەڵێم بە فەوری چای بۆدانێ لەگەڵ ئەوان تێداما بۆمان و بۆ نەمانێ دوژمنیان بەرلەعلە دەبێ خوایە لەگەڵ شەیتانێ شێخ سۆفی ئاڵی کەندی لەسەر ڕێگای بۆکان